دەچینە ماڵی یەکێک لەو هەزاران شەیدەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە خاک و نیشتیمانەکەی بەخشیوە. ئەم خێزانی شەیدە هەمووان بە دیار شاشەی گەلی کوردستانەوە دانیشتون و سات لە دوای سات چاودێری بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەمی حیزبەکەیانن. ئەم کوڕی شەیدە دەڵێت وەک کە سوکاری شەهیدان هەموو هیوایەکمان لەسەر کۆنگرەی یەکێتی هەڵچنیوە و بەبەستنی کۆنگرەش بە نایارەکانی یەکێتی مانوت حیزبی شەیدان لە کاروانی قوربانیدان لە پێناوگەلەکەی ڕناوەستێ. ئێمە وەکو خانەوادەی یەکەم شەیدی فەرماندەی کورد بەدەستی تیرۆرەستانی داعش ئەقدرۆکن ئێوە محەممەد قادر لەم ڕۆیە بەرگی نوێبوونەوە پیرۆزبایی بەرگی نوێبوونەوەمانەکەینە بەری کەسوکاری سەبەر شەیدان و ئاڵا پیرۆزەکە یەکێتی خێنە سەر گۆڕە شەیدەکانمان پیانڵین یەکێتیمان نوێ کردەوە چەند گرێومان لەسەر کرا لەسەر دۆڕانمان لەسەر کەوتنی یەکێتی لەسەر نەمانی یەکێتی بەڵام ئەمڕۆ خەونی کەسوکاری شەیدان هاتە دی و سات بە سات لە کەناڵە جوانەکەتان وەسی ئەنجامەکانەکەن و چاوەڕێ ئەنجامین. ئەم فرمێسکانە فرمێسکی خۆشی هەڵڕشتنی خێزانی یەکێک لەو شەهیدانەیە کە یەکێتی بەخشیوێتی بەگەلەکەی. ئەم خێزانی شەیدە ڕایدەگەێنێت لە یەکەم ڕۆژی بەستنی کۆنگرەوە بە وردی چاودێری سەرکەوتنی بەستنی کۆنگرەی چوارەمی حیزبی شەیدانم کردووە، چونکە دڵنیام ڕوحی پاکی شەیدەکانمان بەم سەرکەوتنە ئاسوودەتر دەبێت. چاوەڕێی ئەنجامی کۆنگرە بووین کە کەسوکاری شەهیدان لەوە چێ یەکەم کەس بن کە زۆر بە پەرۆشەوە چاوەڕێی ئەنجامی کۆنگرن لەبەرەوەی خەونی شەهیدەکانمان بوو ئەوان نیان بینی چاوەڕێیەک ئینشەڵا نەوەکانیان ببینن. کەس ناتوانێت لە دڵی ئێمە تێبگا ئەوەی شەیدی نایە پێ نازانێت لەبەرەوەی چاوەڕێی شەیدەکەمان چاوەڕێی ئەم ڕۆژەیە کرد. چی بە حیزبەکە دەڵێی؟ هیوام وایە کە سەرکەوتوو بێت، هیوام وایە کە کەسوکاری شەیدان لە یاد نەکا لەبەرەوەی کەسوکاری شەیدان بناغەی سەرکەوتنی ئەم حیزبن. حزبی شەیدان ناو و نازناو پێبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستانە، چونکە خاوەنی زیاتر لە 21,000 شەیدە و درێژترین ڕووباری خوێنی لە پێناو نیشتیمانەکەی بەخشیوە. بۆیە کەسوکاری شەیدەکانیشی هەمیشە پشت و پشتیوانی حزبی شەیدان یەکێتیەکەیان دەبن. وامزانی شەیدەکەم زیینوو بۆتەوە ئەویش لەگەڵ ما چاوەڕێی ئەنجامی کۆنگراکات. ئیشەڵا هەمیشە سەرکەوتووە بن، ئیشەڵا لە ئاس ئەو لە پرسراوەتیا بن کە کەسوکاری شەیدان چاوی لە ڕێیە، ئیشەڵا کەسوکاری شەیدان لە یاد ناکەن. ئێمە لەبەرەوەی ئێمە وەختی خاوەنی ئەم حەزبین تەنها ئێمە کەسوکاری شەیدان خاوەنی حەزبن. کەسوکاری شەیدان لە یەکەم ساتی بەستنی کۆنگرەی چوارەمەوە چاویان لەسەر شاشەی تیڤیەکەی سەرۆک مامجەلال هەڵنەگرتووە و هەر لە چاوەڕوانی ئەوەیە بوونا کەی کۆتایی بە کۆنگرەی حیزبەکەی سەرۆک مامجەلال و خوێنی شەیدان دێت تا وەک خۆیان وتیان بەرگێکی نوێ و خوێنێکی نوێ بکرێتەوە بە شادەمارەکانی حیزبی شەیدان یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە سات لە دوای سات دایکی شەیدان خێزانی شەیدان فرمێسکی خۆشی هەڵەڕژن بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.